پەیمانگای ئاڕاستەی نوێستان بە هاوکاریکردنی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە بۆ ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە. ئەم فیستیڤاڵە پێکدەر لە کۆمەڵێک چالاکی شانۆگەری، گۆرانی و هەڵپەڕکێ. سەرجەم چالاکیەکان بە جۆرێک ڕێکخراون کە هەمووی باسی بابەتی مەکتەب و خوێندن ئاگات کە ئەمساڵ مناڵەکان ڕوئەکەنە قوتابخانەکان بە مەبەستی دەستپێکردنی ساڵێکی نوێی خوێندن. ئامانجمان لەوە لە هەموو چالاکیەکان ئەوە بوو کە ئەم مناڵانە بە خۆشەویستێکی زیاترەوە ڕوو لە خوێندن بکەن، بە تایبەت ئەو مناڵانی کە ئەم ساڵ ئەچنە قوتابخانە و یەکەم قۆناغی خوێندنیان ئەبێت لە قوتابخانە. ئێمە ئامانجمان تەنها ئەو بوو ئەم مناڵانە بە جۆش و خرۆشێکی زیاترەوە ڕوو لە خوێندن بکەن بە مەبەستی ئەوەی زیاتر سەرکەوتوبن لە قوتابخانە.